پانێڵی پرۆژەی دۆستانی محەممەد صلی الله عليه وسلمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شاری هەولێر بەڕێوە چوو کە پانێڵەکە لەلایەن هەریەکە لە دکتۆر خالید گەردی و دکتۆر هاشم دوو بابەتی هەنووکەی و گرنگ خرانە ڕوو. ئەندامێکی باڵای پرۆژەکەش ڕایگەیاند هەروەک چۆن 13 ساڵە پرۆژەی دۆستان بەردەوامە ئاواش بەردەوام دەبین لە کار و چالاکیەکانمان. بەڵێ دەرێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ماوەی 13 ساڵە بەردەوامین لە ئەنجامدانی پرۆژەی دۆستانی محەممەد. دیارە پرۆژەکە لە چەند کار و چالاکی خۆی دەبینێتەوە، لەوانە بڵاوکردنەوەی پرۆژەری ئەیسری لەسەر حەدیث و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم، هەروەها ئەنجامدانی کۆڕ و سیمیناری لەم شێوەیە لە گشت شار و شارۆچکەکان کە لەخوا بەزیاد بێت تا ئێستا بەباشی بەڕێوەی چۆ کۆڕ و سیمینارەکان لە گشت شار و شارۆچکەکان و هەروەها چالاکی گەورەکەمان لە بلو پرۆژەیە کە هەمانە ئەوەیە پێشبڕکێ ئەنجامدانی پێشبڕکێ بۆ بەشداربووان بۆ گشت شارەکانی کوردستان. لە گشت شارەکانی کوردستان بەشدار دەبن لە پێشبڕکێکەکەمان. ئەم ساڵ لەم ساڵدا پێشبڕکێکەمان پێکهاتووە لە ناردنی چەند شعر و قەسیدەیەک. ئەندامانی ڕێکخراوی قوتابیان بە گرنگیەوە لەوەها پرۆژەیەک دەڕوان و پیان وایە شارەزابوون لە ژیانی پێغەمبەر بۆ چین و توێژی قوتابیان گرنگە لەبەرەوەی قوتابیان و گەنجان پێشەنگ و سەرکردایەتی دوا ڕۆژن و هەر ئەمەش پێویستە شارەزای ژیانی پێشەواکەیان بن، هەم لە ڕووی دینداریەوە هەم لە ڕووی دەوڵەتداریەوە. گرنگی پرۆژە دۆستانی محەممەد لەوەدا قوتابیان یاخود هەر کەسێک کە لەم چین و توێژی کۆمەڵگا پێویستە شارەزا بێت لە ژیانی پێغەمبەر، وەروەها پندوانە وەرگرتن لە ژیانی ئەو بیکەین بە سەرمەشقی ڕێگەکەمان، وەروەها بڵاوکردنەوەی ئەم پرۆژانە زۆر گرنگە بە تایبەتیش بۆ چینی گەنجان، چونکە تو پێویستە لە سەرەتادا هەر لە سەرەتایکەوە ژیانتەوە ئەگەر هاتوو پێغەمبەر صلی الله علیه و سلم کرد بە سەرمەشقی ڕێگەت سەرکەوتوو دەبی لە هەموو بوارەکانی تری ژیانتدا. ئێمە وەکو هەر هەموو چین و توێژێک کە لە مانجی مەولود دڵسۆز خۆیان بە هەر شێوازێک بی ڕادەگەین، هەیە بە شیرنی، هەیە بە مەولودکردن. ئێمەش وەکو ڕێکخراوی قوتابیان ئەم پرۆژەیە ڕادەگەینین کە بە وتاردانبی پانێڵبی و بڵاوکراوەبی پێ هەڵدەستی. ئاشنابوون بە ڕەفتار و گفتارەکان و هەروە بەو کە ئاکار و ڕەوشتە جوانانەی کەوا لە ماوەی ژیانی پێغەمبەرایەتیدا صلی الله علیه وسلم ئەنجامیدا و هەروەها گرنگیەکەی لێرەدا ئەوەیە کەوا بۆ خەڵکی مسلمان و هەروە بە تایبەتی خەڵکی کوردستانیش بە تایبەتی کەوا شارەزا و تێگەیشتوو بن لە ژیانی ئەم پێغەمبەرە نازدار صلی الله علیه وسلم. ڕۆڵی گەنج و گرنگی بە گەنج داوە پێغەمبەر صلی الله. پانێڵ و کۆڕەکان بۆ پرۆژەی دۆستان بۆ ساڵی 13 بەڕێوە دەچێت لە سەرجەم شار و شارۆچکەکان کە لەلایەن سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت. بۆ ئەم جارەش پرۆژەی سۆزێک بۆ ڕەسوڵ الله بەڕێوە دەچێت کە پێکهاتووە لە وەرگرتنی شعر و هۆنداوی تایبەت لەسەر ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. پرۆژەکە بەردەوامە و چاوەڕوانی شعر و هۆنداوەکانیەوەن و لە کۆتاییەکە ئاهەنگێکی گەورە ساز دەکرێت بۆ باشترین شعر و هۆنراوەکانی تایبەت بە ڕەسوڵ الله. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.